هەمووتان لە خۆشی دابن کاتێکی خۆشتان بۆ دەخوازم هاوڕێیان وا دیارە هەواڵی ڕێککەوتنی نێوان ئەمریکا و ئێران تا دێت زۆرتر دەبێت تا دێت زیاتر لە ڕاستی نزیک دەبێتەوە. سەرەتا دەمەوێت چەند هەواڵێکتان پێشکەش بکەم بە کورتی پاشان بە کورتی هەڵسەنگاندنی لەسەر دەکەین و بابەتەکە دادەخێن. بە پێی زانیاریەکانی واشنگتۆن و تاران ڕێککەوتن لە کاتێکی نزیکدا ئەنجام دەدرێت. پێشنیارەکان لە بۆ ڕێککەوتنی ئێستا وا دیارە ڕێککەوتنی کورتخایەن هەیە، بەڵام لەگەڵ ڕێککەوتنی کورتخایەندا لە ماوەی مانگێکدا دەبێت گفتوگۆکان بکرێن. واتە ئەو مێزەی کە لە پاکستان ساز کراوە بەردەوام دکا، بەڵام ئاگربەست شەڕەکە ڕادەگرن، یعنی ئاگربەست ڕادەوەستێ، سەقامگیری لە گەروی هورموز دێتە ئاراوە و پەنجەرەیەکی 30 ڕۆژە دەکرێتەوە بۆ دانوستاندنێکی بەرفراوانتر. ئەو لەو 30 ڕۆژەدا چەندین کێشە گفتوگۆ دەکرێن وا دیارە هەتاوەکو ئێستا دیار نییە ئێران و یانیش ئەمریکا تا چڕادێک ئامادەن گفتوگۆ بکەن، چۆن گفتوگۆ دەکەن ئەمیان دیار نییە، بەڵام بەپێی ئەوە بەرنامەی ئەتۆمی ئێران چی بەسەردێ، سنووردارکردنی موشک دەکرێ یان ناکرێ و میلیشیا ناوچەیەکان چیان بەسەردێ. و هەروەکو وتمان پاکستان ئەو نێوەندگیریە بەردەوام دەکا. ئەمڕۆکە نرخی نەوت بە گشتی لە بازارەکاندا دابەزی و ئەمە کاریگەریەکی زۆر باشی لەسەر ئابووری کرد. بەپێی ئاژانسی ڕۆیتەرز ئێران پێداچوونەوە بە پێشنیاری ئاشتی ئەمریکا دەکات و ئێران دەڵێت ڕێککەوتنی گشتگیری دەوێت، ڕێککەوتنی کاتی ناوێت، بەڵام یاسادانەرانی ئێران ڕەخنە لە پێشنیارەکانی ئەمریکا دەگرن و بە یەکلایەنە دەیزانن. دەوترێت هەروەکو بینیمان لە هەواڵەکاندا ئەمریکا چەندین هەرجار هەڕەشەیەک دەکا، هەڕەشەکانی هەمووی کورتخایەنن. ئەم جارەش ئۆپەراسیۆنی دەریایی لە هورموز بە تەواوەتی ڕاگرت و باسی لە مەسەلەی دیپلۆماسی کردەوە. وا دیارە ئەمریکا و ئیمارات و ئیسرائیل بە تەنیامانەوە لە ناوچەکەدا، جگە لە ئیمارات هیچ کەس بە پیر پێشنیارەکەی ئەمریکا و یانیش چی پێ دەبوو پرۆسەی ئازادی چی بوو، هیچ کەس بە پیریەوە نەچوو. سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیل نەیتوانی ئیمارات بەپارێزی هەمووتان بیرێنەوتەکانی فوجێراتان بینی کە چۆن ئێران توانی بیتەقینیتەوە. ئیسرائیل ناتوانانی خۆی بپارێزی، چۆن بتوانێت ئێران ئیماراتێکی وها نزیک لە ئێران کە لەبەر دەمیەتی بیپارێزی. هەر لە بۆ هەندێ ترامپ ناچارما لەمەشدا پاشەکشەی کرد، ئۆپەراسیۆنی دەریایی بە تەواوەتی پاشەکشێ کرد و کەشتیە شارکەرەکان گەڕاونەوە. و سعودیا لێرەدا ڕۆڵێکی زۆر گەورەی بینی، چونکە سعودیا نایهێوێت شەڕەکە گەورە بێ، کە شەڕەکە گەورە بێ و لە هەمان کاتدا ئیمارات بە تەواوەتی بکەوێتە ناو شەڕەکە، واتای ئەوێ ئیسرائیل هاتە ناو ئیمارات، بەخۆی ئیسرائیل لە ناو ئیماراتدایە و سعودیا لەمە دەترسێ. یەک دووەمینیان سعودیا لەوە دەترسێ کاتێک شەڕەکە گەورە بێ لە دەریادا، ئەو کاتە ئەنساڕوڵڵا و حوسیەکان دەریایی بابلمەندەب بە تەواوەتی بگرن. کاتێک ئەمە گیرە سعودیا پەکی دەکەوێت، سعودیا زیانێکی زۆر گەورەی بەردەکەوێت، چونکە سعودیا دەتوانێت لەو ڕێگایە ئێستا کەش ناوتەکەی خۆی بفرۆشێت. ئەمە زۆر گرنگە. لە هەمان کاتدا ئەم شەڕە کاریگەری ئەگەر حوسیەکان بێنە ناو شەڕ کاریگەری یەکەمینی لەسەر سعودیا دەبێت. ئەگەری زۆرە شەڕ بکەوێتە ناو خاکی سعودیاشەوە، لە هەر لە بۆ هەندێک سعودیا ئەمە ناکا، لایەنێکی دیکەش بێگومان چاینا لە دەوردایە پاشان باز دەکەن. هەر لە بۆ هەندێک لە کۆتاییدا ئەتوانین بڵێن ئیمارات بە تەنیا مایەوە و لە ئایندەدا پێم وابێ ئیمارات دەبێت حیسابێکی زۆر گەورە بدات کە هیچ کەسی لە پشتنیە، نە قەتەر، نە سعودیا و نە مسر، نە تورکیا، هیچ کەسی لە پشتنی. هەر لە بۆ هەندێش ئیمارات زۆر تووڕەیە، ئیمارات زۆر ناڕازیە، ئیمارات لە ئۆپێک کشایەوە بۆ ئەوەی کاردانەوەی خۆی نیشان بدا لە بەرامبەر مسر و قەتەر و سعودیا، بەڵام ئەمانە هیچ ڕۆڵێکیان نەبوو. ئیسرائیل هەتاوەکو ئێستاش
بە مەرجەکان بە تەواوەتی ڕازی نیە، بەڵام ئایا ئیسرائیل بەتەنیا چی پێ دەکرێت ئەگەر واشنگتۆن ڕازی بێ، ئەمەشیان جێگای پرسیارە. چین بەپێی واشنگتۆن پۆست دوا هەواڵ چین دەبێتە ناوەندی دیپلۆماسی لە مەودووە، چونکە بڕیارە ترامپ و شی جینپینگ لە لووتکەی داهاتوودا ڕاستەوخۆ گفتوگۆ بکەن لەسەر ئێران و ڕاستەوخۆ لەسەر کۆمەڵێک بابەت قسە بکەن. من دوێنێ لە بەرنامەیەکدا باسم کرد سیاسەتی ترامپ سیاسەتێکی جیاوازترە لە سیاسەتی کلاسیکی ئەمریکا دەربارەی چینەکان، دەربارەی چین. ڕاستە ئەمریکا چین وەکو گەورەترین تەحەدا و هەڕەشە لەسەر خۆی دەبینێ لەو بارەیەوە هەوڵەکانی وەکو هەموو سەرکردەکانی ئەمریکا بەردەوام دەکات دژ بە چاینا، بەڵام لە هەمان کاتدا ترامپ سیاسەتێکی دیکەی هەیە. سیاسەتێکە چیە؟ دانان بە ناوچەی نفوزی چین، دانان بە ناوچەی نفوزی خۆی، دانان بە ناوچەی نفوزی رووسیا. لە بەرنامەی دوێنێدا باسم کرد ترامپ پێی وایە ئەمریکای باشوور و باکوور، ئەمریکای لاتینیشیانی یعنی کوبا و ڤێنزوێلا و ئەوانش هەمویان ناوچەی نفوزی ئەمریکان. هەر وڵاتێک هەر دەوڵەتێک لەوێ بێ دەبێ لە ژێر کۆنتڕۆلی ئەمریکادا بێ، یعنی درێکی زۆر زۆر گەورەیە باس لەوە بکە کە دەوڵەت نەتەوە ئەمڕۆکە سەروەرە، هیچ سەروەریەکی نییە. لە هەمان کاتدا پێی وایە دەبێ ئۆکرانیاش لە بۆ ناوچەیەکی رووسیا بێ، نەوەک ناوچەیەکی ئەوروپا و ئەمریکا بێ. لە هەمان کاتدا لە بۆ تایوانیش بە هەمان شێوە، بەڵام لەبەرەوەی تایوان بابەتێکی زۆر زۆر گرینگە، لە سەدا 60 زیاتری چیپەکانی تەکنەلۆژی جیهان لە تایوان بەرهەم دەهێنرێن. تایوان ناوەندێکی بازرگانی زۆر زۆر گرنگە لە بۆ هەموو جیهان، ناوەندێکی تەکنەلۆژی زۆر زۆر گرنگە و لە هەمان کاتدا هەڵوێستێکی عاتفی لە نێوان ئەمریکیەکان و تایوانیەکاندا هەیە. ڕەنگ بێت ترامپ داوا بکە شی جینپینگ بە شێوەیەکی ئاشتیانە کۆنتڕۆلی خۆی پەیتا و یانیش بە شێوەیەکی تەدریجی، یانیش بە شێوەیەکی ڕێلاتیف لەسەر تایوان بسەپێنێنەوەکو بەجارێک هێڕش بکات و دەوروبەری بگرێ و بیکاتە جەنگ. وە چینیش ئەمەی ناوێ بێگومان، پێم وانێ چینیش ئەمە بکە. هەر لە بۆ هەندێ ئەمە دەکەن. دەربارەی ئێراندا چین هەم پێی خۆش بوو کە ئێران بەو شێوێ پۆتی ئەمریکا و هەژمونگەرایی ئەمریکا لە ناوچەکەدا بشکێنێ و ئەو شەڕا لە بۆ چین قازانجی زۆر زۆر گەورەی هەبوون کە هەژمونی ئەمریکای لە ناوچەکەدا تێکشکان. هەموو وڵاتانی ناوچەکە هاوپەیمانی ئەمریکا دەرسێکیان لەمە وەرگرت کە هاوپەیمانبوونی ئەمریکا باجی هەیە، ئەمریکا ناتپارێزی. هەروەک وڵاتانی کەندا و چاوەڕێیان دەکرد کە ئەمریکا ڕێگەرەدا یەک موشکی ئێرانیش بچێتە ناو خاکەکەیان، بەڵام توانایی نەبوو. ئیسرائیلیش توانایی نەبوو، ئیسرائیل نەیتوانی خۆشی بەپارێزێ و ئێستا کە 80 بنکە و بارەگای ئەمریکا لە ناوچەکەدا تەفروت و ناکراون دار لەسەر بەرد نەماوەها. تەماشای مێدیاکان مەکەن، ئەو مێدیا زل و زەبەلاحانەی کە بە پارەی بە پترۆ دۆلار ئیش دەکەن، مێدیا کوردەکانیش لە ناویدا ڕاستیەکان ناگوازنەوەیانیش نایەن هەوێ بیگوازنەوە، بەڵام بەڕاستی ئەو بنکانەی ئەمریکا هەمویان لە کارکەوتونە، ڕادارەکانی لە کارکەوتونە، زیانێکی زۆر زۆر گەورەی بەبەرکەوتووە. ئێمە باس لە زیانەکانی ئێران ناکەین، یعنی ئێران هیچی بەسەر هیچەوە نەماوە، ئەمە ڕاستە، بەڵام لە شەڕدا مەسائلی استراتیژی چەندین جار باسم کردووە زۆر زۆر گرنگترە لەوەی کە چێ زیاتر چێ کوشتووە. بریتانیا لە زەنجی جیهانی دووەمیندا سەرکەوت، بەڵام هەژمونی خۆی بەسەر جیهاندا لە دەستدا، یعنی ئەمە زۆرە سەرکەوتنێکە. ئەو بابەتانە زۆر زۆر گرنگن. هەر لە بە هەندێک چین بە شێوەیەک بە شێوەیەکی بەو شێوەیە تەماشای جەنگەکەی کرد، بەڵام چین لە هەمان کاتدا هاوپەیمانێکی وڵاتانی دیکەی کەنداویشە، وەکو سعودیا، وەکو ئیمارات، وەکو قەتەر، وەکو بەحرین، وەکو مەسر، هاوپەیمانێکی ینی هاوپەیمان بڵێن پارتنەرێکی باشی ئەوانە، پارتنەرێکی بازرگانی باشی ئەوانە، تەنانەت چەکیشیان پێ دەفرۆشێ. لە هەمان کاتدا مەسالەی تەکنەلۆژیش هەیە. لەگەڵ ئەمەشدا لە سەتا 90 ئێران چین ئەیکڕێ و بە پارێکی هەرزانتریش بەبێ کێشە ئەیکڕێ. چین لە بۆ 6 مانگ نەوتی خۆی دەپۆ کرده بوو، بەڵام دوای 6 مانگ دەبێ چارەیەک بدۆزێتەوە و ئێستاکە چین
بەپێی ئەوەی کە من بۆی دەچم چین دەبێتە ناوەندی دیپلۆماسی. ئێستا کەش ناوەندی دیپلۆماسی بەشێکی چاینەیە لەبەر ئەوەی پاکستان لە بواری ئابووریدا سەر بە چاینایە، حتا لە بواری سەربازیشەوە. ڕاستە پاکستان و جەنەڕاڵەکانی و ئیستیخبارات و دەسەڵاتەکەی یەک بە یەک بە شەخسی پەیوەندیان زۆر خۆشە لەگەڵ ناوەندە ئیستیخباراتیەکانی خۆر ئاوا بە تایبەتی MI6 و CIA تەنانەت لەگەڵ دۆناڵد ترامپیش. بەڵام لە هەمان کاتدا بە شێوەیەکی گشتی پاکستان تا ڕادەیەکی زیاتر لەژێر کاریگەری چاینەدایە. هەر لە بۆ هەندێک ئێستاکەش ئەوەی لە پاکستان دەکرێت بە هەمان شێوە ئەتوانین بڵێن دەستێکی گەورەی چاینەی لە ناودایە. بەڵام من چاوەڕێ دەکەم کە چاینە ببێتە ناوەندێکی ڕاستە و خۆی ئەمجارە دیپلۆماسی. با بزانین ترامپ و شی جیپینگ چۆن یەکتری دەبینن. ترامپ دەیەوێت بەر لەوەی شی جینگپین ببینێ حکایەتێکی درۆیی سەرکەوتن دروست بکە و بەو شێ بچێتە بەرامبەر شی جینگپین و لەوێدا کۆمەڵێک بابەت لەو بارەیەدا قسە بکەن. لە هەمان کاتدا چین لە ژێر فشاری واشنتۆندایە بۆ بەکارهێنانی هێلی کاریگەری بەسەر تاراندا. پەکین هەوڵ دەدا هاوسەنگی لە نێوان ئەمانەدا هەمویان دروست بکەواتە هێشتنەوەی ئێران وەک هاوبەشێکی استراتیژی، دوورکەوتنەوە لە شەوکێکی جیهانی وزە، دوورکەوتنەوە لە ڕوبەڕۆبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکادا. ئەمانە بابەتی زۆر استراتیژیکن لە بۆ چین و چین دەیەوێت هاوسەنگێک بپارێزێ لە بینی پارتنەرەکانی ناوچەکە لەگەڵ ئێراندا. ئەمانە هەر هەمویان بابەت گەلێک بوون کە ئەمڕۆکە باسمان کرد. دوێنێ زانیمان کە یاداشتێکی چواردە خاڵی لەژێر گفتوگۆدایە. ئێستا کەش وایە بە پێی زانیاریەکان ئێران دەتوانێت ڕاگررتنی پیتاندنی یۆرانیۆم بۆ ماوەی 12 ساڵ. پێشتر ئەمریکا دەیگوت 25 ساڵ، ئێران دەیوت 5 ساڵ. خەتێکی ناوبەریان دۆزیەوە وەکو لە هەموو مزاکراتەکاندا وایە. یەکێکیان ئەمانە داوا دەکات، یەکێکیان ئەمانە داوا دەکات، لە دواییدا لە ناوەڕاستدا شتێک دەدۆزنەوە. 12 ساڵ ڕازی بووە و ئێران پێشتریش و لە هیچ کاتێکدا نەیوتووە من ئیدعای ئەوە دەکەم کە چەکی نوکلەری دروست بکەم. ئێران ئەمەی ناوێ. ئێران دەیەوێ ئەو کەرستانەی لە بەردەست دابن کە چەکی نوکلەری پێ دروست دەکرێن. بەڵام ئێران جاری نایهەوێت چەکی نوکلەری دروست بکە. ئێران بیر لە ئابووریش دەکاتەوە، بیر لە هەژمونگەرایی دیکەش دەکاتەوە. یعنی ئێران کۆریای باکوور نییە. ئێران لە ناوچەیە کە دەوروبەری گیراوە. لە بۆ هەندێک ئێران پێم وانە ئەگەر زۆر ناچار نەبێ، پێم وانە چەکی نوکلەری ئێستا کە ساز بکە. بەڵام دەیەوێت بەردەوام ئەو کارتەی لە دەست دابێ. لە بەرامبەر مەسەلەی نوکلەریدا ئێران کارتێکی دیکە لە بەرامبەر ئێران ئەمریکا بەکاردێنی، ئەویش ڕزگاربوونیەتی لە سزاکان، سزای 40 ساڵە کە ئێرانی لە ڕووی ئابووریەوە لاواز کردووە. و لە بەرامبەر ئەوەدا گەروی هورموز دەکاتەوە، دانوستانەکان بەرفراوان دەبن. بەڵام گەروی هورموز لە ئایندەدا چۆن دەیکاتەوە، چۆن نایکاتەوە و مەرجەکان چۆن دەبن، بێگومان هەژمونگەراییەکە هەر ئێران دەبێت. چونکە گەروی هورموز سنوورێکی ئاوی نێودەوڵەتی ئینتەرناسیۆنال نییە، سنووری ئاوی دەوڵەتی نەتەوەی ئێرانە. خەڵک زۆر جار ئەمە نابینێ، یان ئەمە تێکەڵ دەکات لەگەڵ دەریای سپیناوە ڕاست و دەریای سوور و ئەم جۆرە شتانە. ئەمانە سنووری نێودەوڵەتین، بەڵام سنووری ئاویت هەیە. چونکە گەروی هورموز هەمووی 30 کیلۆمەترە لەو بەر بۆ ئەو بەر 30 کیلۆمەتر، کەواتە دەبێتە سنووری ئاوی دەوڵەتی ئێران. و ئێران هەژمونی خۆی بەسەر ئەوێدا دەسەپێنێ. بەڵام لە بواری ستاندنی گومرگەکاندا چۆن دەبێت چۆن نابێ ئەمەیان جارێ دیار نییە. لەگەڵ ئەمریکا ئێران لەگەڵ عومان دەیەوێ لەو بارەیەوە پرۆژەیە پێشکەش بکە، با بزانین ئەمەیان چۆن دەبێت.
گفتوگۆکان ئێستا وەک جددیترین کرانەوەی دیپلۆماسی لە سەرەتای دەستپێکردنی شەڕەوە سیر دەکرێن هەردوو لە ڕووی ئابووری و استراتیژیەوە ماندوون هەر لە بۆ هەندێ ئێستاکە کە دۆناڵد ترامپ کاتێکی کەمی لە بەردەم ماوە دەبێت بچێتە ناو هەڵمەتی پروپاگەندەی هەڵبژاردنەوە کە لە مانگی 11 ئەم ساڵدا ئەنجام دەدرێ پێویستی بە کۆمەڵێک حکایەتە پێویستی بە کۆمەڵێک درویە کە بیفرۆشێتە لایەنگرەکانی هەرچەندە پێم وانە ئەمڕۆکە لایەنگرەکانی ئەمە لەبیر بکەنەوە دیموکراتەکان باش لە بەرامبەریدا بەکاردێنن ئەمە و لە هەمان کاتدا ئێران زۆر ماندووە زەبری زۆر گەورەی بەبەرکەوتووە زۆر بریندارە و دەبێ برینەکەی ساڕێژ بکە لە هەمان کاتدا دەبێت جیهان لە قەیرانی نەوت ڕزگار بکرێ دووبارە بازرگانی دەریایی دەست پێ بکە من دوێنێ بەرنامەیەکم ساز کرد کە دوو کۆمپانیای سەرەکی جیهانی هەنا ئەو دوو کۆمپانیایانە بڕیاردەرن لە بابەتە استراتیژیەکان یەکێکیان کۆمپانیای ئاوی بریتانیا یەکێکیان کۆمپانیای باوچی کۆمپانیاکانی ئاسمانی ئەمریکایە و ئەمانە بەهۆی شەڕەکاندا ئێستاکە زەرێکی زۆر گەوریان بەرکەوتووە سەردانی حوتوی ڕابردوو پاشای بریتانیا کینگ چارلز لە بۆ لای دۆناڵد ترامپ وا پێدەچێت بەشێک لە بابەتەکەشی ئەمە بێ ئیدی دەبێ بە هەموو شێوەیەکان وەکو وتمان دەبێ هاوسەنگێک لەو بارەیەوە بدۆزرێتەوە و کۆتایی بەو شەڕە بهێنرێ وەزیری دەرەوەی چین بەخۆشی ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو یعنی وانگی وەزیری دەرەوەی چین داوای لە ئێران کرد کە هورمز بکرێتەوە بەڵام لە هەمان کاتدا سعودیا زۆر لەسەر خەت بوو سعودیا سیاسەتێکی جیاوازتری لە چاو ئیمارات بەڕێوەبرد بە هیچ شێوەیەک نەکەوتە ناو داوی ئەمریکا ئیسرائیل و لە هەمان کاتدا هەوڵیدا لە کۆتاییدا بە شێوەیەکی بێلایەنانە خۆی بپارێزی هەرچەندە ئاسمانی سعودیا لە بەرامبەر ئێران واڵاکرا بارگاکانی ئەمریکا لە سعودیا چالاک بوون لە بەرامبەر ئەوەدا سعودیاش زەبرێکی تا ڕادەیەک ئەتوانین بڵێن نەرمتر لە چاو ئیمارات لە سعودیەیدا چین خۆی وەک دەلالی ئاشتی لە جیهاندا ئیدی ئامادە دەکا چونکە پەکین هەم نیگەرانە لەوە و پەکین هەم دەیەوێت لە ڕێگای دیپلۆماسی ئەمجارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جارێکی دیکە بە بەردێک دوو چۆلەکە بکوژێ بە لایەنگرانی ئەمریکا بڵێ تەماشا بکەن ئەوەی دەتان پارێزی لە ناوچەکەدا چاینایەنەوەکو ئەمریکایە ئیدی ئەمانە کۆمەڵێک بابەت بوون کۆدەنگیەکی گشتی لەسەر چوارچێوەی ئاگربەستی کاتی تا دێت زیاتر دەبێ ڕێککەوتنەکە ڕێککەوتنێکی هەمیشەی نابێ کورتخایەن دەبێ بەڵام ئەگەری زۆرە کە بچێتە ناو قۆناغی ڕێککەوتنێکی گشتی چونکە وەکو وتمان مەبەست لەو ڕێککەوتنە یەک لە مەبەستە سەرەکیەکانی هەڵبژاردننی ئەمریکایە هەڵبژاردننی ئەمریکا هێشتا چەند مانگێکی ماون و ئێران دەڵێ بەتەنیا بۆ ماوە یەک مانگ شەڕەکە ڕادەگرم ئەگەر هاتوو لە ماوەی یەک مانگدا بە شێوەیەکی هەمیشەیی جەنگەکە نەوەستا ئەو کاتە دیسا گەروی هورموز دادەخاتەوە هەر لە بۆ هەندێ دەبێت چاوەڕێ بکەین بزانین لە ئایندەدا ئەو بابەتە چۆن زیاتر بڕێوە دەچێت بەڵێ هاوڕێیان ویستم بە کورتی باسی ئەو بابەتتان بۆ بکەم دەربارەی ئەگەری ئاگربەست بابزانین لە کاتژمێرەکانی ئایندەدا ئەم
ئەگەرە ئەنجام دەدرێ یاننا ئەگەر بیستمان کە و وەفدی ئێرانی و وەفدی ئەمریکی سەر لە نوێ دەستنەوە ئیسلام ئاباد ئەوە ئەگەری زۆرە ئیمزا بکرێ و کۆتایی بە جەنگەکەدا بهێنرێ، بەڵام هەموو ئاماژەکان وەکووتم بۆ ئەمە دەچن. سوپاسدانەکەم کە تاوەکەستا لەگەڵماندا بوون هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش هەر بژین تکایە کەم تەرخەمی مەکەن لە پشتگیریکردنمان لایفەکانمان شێر بکەن لەسەر سۆسیال مێدیاکاندا و تکایە ئەو زەنگوڵەی کە دەیبین لەسەر بەرنمەکەدا چرکەی لەسەر بکەن و ڤیددیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیان بنێرن ئەو هاوڕێیانەی کە نەبوونەتە سوبسکرایب تکایە سوبسکرایبی بکەن. کاتێکی خۆش بۆ هەمووتان.